لە چاوەڕوانی گەیشتنەوەی تەرمی ئازیزانیانن. ئیدارەی ڕاپەڕین باوەشی بۆ 7 تەرمی ڕووداوەکەی کەناڵی ئینگلیز کردەوە و لێرە کەسوکار و هاوڕێ و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان هاتوون تاوەکو پێشوازی لە تەرمی ژمارەیەک گەنجی سنوورەکە بکەن و لە زێدی خۆیان بە خاچیان بسپێرن. بەداخەوە ئەمڕۆ بۆ جاری سێم دەڤەری ڕاپەڕین لە پێشوازی تەرمی ڕۆڵەکانیاندایە کە لە ڕێگەی هەندەران دەبنە قوربانی لە بێنازی و لە غوربەت بۆ هەمیشەی بە ناکامی سەریان نایەوە. پێویستە حکوومەت یاریێمی کوردستان بە زووترین کات زەروریەتە بێتە سەرخەت پلانێکی تۆتمەی هەبێت بۆ ئەوەی ڕێگر بێت یاخودلانی کەم بتوانێت ئەم کۆچەکەم کەم بکاتەوە. ئەوەش بەوە دەکرێت بە ڕەخساندنی هەلی کار بە گوێگرتن لە هاوڵاتیان و بە بەشداری پێکردنی گەنجان لە کای سیاسی و حکومڕانیدا. کەسوکاری قوربانیانی کەناڵی ئینگلیز دەڵێن بۆ دووبارە نەبوونەوەی ئەم کارە ساتانە و ڕێگرتن لە کۆچکردن پێویستە هەلی کار بۆ گەنجان بڕەخسێندرێت. بۆ مەسەلەی دووبارەکە نەبوونەوەی ئەو کارە ساتەی ئەگەر بەسەر ئێمە هات بەسەر کەسی کەژنێت هیوادارین حکوومەت هەلی کار بڕەخسێنێ هەلی دامەزراندن بڕەخسێنێ بۆ هیچکە و گەنجانەمان سەرگەردان و وێران نەبن و لەو ڕێگا و لەو بەحرانەدا هیچکە لە خۆم نەبن و نەخنچێن. کاکە شاکار 3 ساڵ بوو زانکۆی بەشی جیۆلۆجی نەوتی تەواو کرد بوو. ئەسڵەن بیری لەوە نەدەکردەوە بڕوا بۆ ئەوروپا بەڵام ئەم زورفە و ئەم کاتەی ئێستا وای کرد نازانم چۆن دڵی گۆڕا کە سەفەر بکە ئەینا بە تەمای سەفەرکردن نەبوو. داواکاری ئێمە خۆ ئێمە هەمومان بەگشتی خەڵکی کوردستان لاوانەیە پێمان ناخۆش بێ کوڕمان برازامان کەسوکارمان بچێ بۆ ئەوروپا بەڵام ژیانێکی شایستە بۆ مرۆڤایەتی دابین نەکراوە لە کوردستان کە تا بتوانین بە شێوەیەک لە شێوەکان وەکو مرۆڤەکانی لایەقەلی ناڵم ئەوروپا بەڵام وەکو جیرانەکانمان بژین. خەونی ئەم کۆچبەرانە گەیشتن بوو بە دەستپێکی ژیانێکی نوێ بەڵام دەریا خەونەکانی کوژاننەوە و دوجار بە جەستەیەکی ساردەوە گەڕێندرانەوە نیشتیمانی خۆیان لە ڕووداوەکەی کەناڵی ئینگلیز. تەنها 7 تەرم گەڕێندراوەتەوە سنووری ئیدارەی ڕاپەڕین و تا ئێستا چارەنووسی 3 کۆچبەری تری دانیشتووی سنوورەکە بە نادیاری ماوەتەوە. توانە عومەر، کورسار نیوز، ڕانیا.